ساڵی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2018. ئێستش ئەچینە لای بەشی یەکەمی خەڵاتەکانی ڕوانگە کە دەستپێشخەری کارە. ئەو کەسەی کە پلەی یەکەمی بەدەستهێناوە بریتیە لە لانا بەرهەم. سپاسی ڕێکخەرانی ئەم ئیڤێنتە جواناکەم کە هانی گەنجانە دەن کە داهێنانی زیاتر بکەن کە بەهرەکانی زیاتر دەرخان و وایان لێ بکەن کە هەست بۆ بکەن لە شوێنێکەوانێ هەست بە ماندووبوونیان ئەکرێت و خەڵات دەکرێن لەسەر ئەو کارانی کە ئەیکەن. پێوادارم ئیڤێنتی لەم جۆرە زۆر بێ بۆ هاندانی گەنجان و ئاوادانکردنەوەی کوردستان. ئەو بەڕێزەی بۆتە خاوەنی خەڵاتەکانی ڕوانگە بۆ بەشی داهێنانی زانستی و پلەی یەکەمی بەدەستهێناوە بریتیە لە بڕیار کەمال. پێشەکی زۆر دڵخۆشم کە خۆم و کاکیشم کە ئەویش براوی یەکەم بوو لە پرۆگرام سازیە. زۆر سپاسی دەستگای ڕوانگە ئەکەین بۆ ئەم هەلە جوانە بۆ گەنجان. پرۆژەکەی من داهێنانێکی زانستی بوو بۆ باخەکان کە لە ڕێگەیەوە ئاوی باخەکان بات، ئاوی باخەکایە بە پێویستی ئاوی باخەکە و بەبێ ئەوەی تۆ لەوێ بیت و هەر کاتی ئاوەکە یا بە ناوی مۆبایل ڕێ ئەپلیکیشنێکی مۆبایلەکەتەوە پێتەڵە کە ئاویەوە دووبارە دەستخۆشی بۆ ئەیدی میدیاش بۆ گواستنی ئەم شتانە. ئەو لاوەی کە توانیوێتی پلەی یەکەم بەدەست بهێنێت لە بەشی پرۆگرام سازی بریتیە لە باوەڕ کەمال. پرۆژەکەی من بەرنامەیەکی ئایفۆن و ئایپاد بوو کە لە ڕێی کامێراکەوە توانین ناسینەوەی نەخۆشیەکانی پێست و هەروەها خوێندنەوەی تەختیت و هێڵکاری دڵیە بوو. حەوت نەخۆشی پێست و حەوت نەخۆشی دڵیە توانی تەشخیص بکە و بیناسێتەوانێ. توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و هیوادارم نمونێ ئەم جۆرە چالەکیانە زۆر بێت بۆی گەنجان بتوانن پرۆژەکانی خۆیان بن پیشانی خەڵک بن. و پرۆژەکەی من سوودی لە تەکنۆلۆژیات وەرگرتەوە. پێمان ژیری دەستکرد کە تەکنۆلۆژیایەکی نوێیە. ژیری دەستکرد چەند ساڵێکە هاتووە لە بواری زانستی کۆمپیوتەرە. هیوادارم نمونێ پرۆژانە لە داهاتووە لە لایەن و کەسانی کە لە بواری کۆمپیوتەر شارستان زیاتر بێت، چونکە دڵنیام ئەم بوارێکی نوێیە و زمانی کوردی پێویستی بێت. Let me have a look up here. Hello, hey, how are you? Hey, high five. Hey, Johnny Mashi. You are perfect. Hello, what's your name? Vina, come with me, Vina! ئەو گەنجەی کە پلەی یەکەمی بەدەستهێناوە لە بەشی کورتە چیرۆک بریتیە لە هاودین حوسێن. زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی بۆ من جێگەی شانازیە کە توانیم بە پلەی یەکەم بێدەست بێنم لە نێو ئەم خەڵاتانی کە لە ڕوانگەدا هەیە و زۆر سپاس بۆ دامەزراوانی دامەزیێنەرانی دەستگای ڕوانگە کە بەڕاستی هەوڵێکی زۆریان داوە
لەگەڵ گەنجانە تاوکو بتوانن بە ئاستی خۆیان بگەن یاخود خودیەتی خۆیان بناسن توانن لەوە تێبگەن کە ئایا ئەو بەهرەی هەیەە تا چەندێک بەسوودەوە چۆن بەرەو پێشەوەی بەرن و هیوادارم بەردەوام بن ئینشاڵڵا کاری باشترەکەن و هیوادارم ئیشی جوانتر و خزمەتێکی زیاتر بە گەنج و لاوانی شارە کوردستان. ئەو گەنجەی پلەی یەکەمی بەدەستهێناوە لە بەشی هۆنراوە گەشاو نەجمەدین. توانم بڵێم شانازی بە خۆمەوەکەم و خۆم زۆر خۆشە وەسپاس دەستگای ڕوانگاکەم. یەکێک لە تایبەتمەندی شارەکانی من ئەو بوو کە من باسی جەنگەکەم. جەنگ ڕەهەندێکی نێرانی هەیە بەڵام من خۆم مەیەک نووسێتی هەڵبەتە جەنگ هەندێکی نێرانی هەیە بەڵام ئێمە کچ ئێمە ئافرەتە تە ناتوانین تعبیر لێ بکەین بە گشتە توانم بڵێم هەم توانیمە خۆم بنووسمەوە هەموو ئەو کاولکاریانی کە جەنگ دروستێکە و ئێمە ئافرەتیش باجەکەی دێت. دەستان خۆش بێ سپاس بۆ دەستگای ڕوانگە سپاس بۆ شەعر دەستان خۆش بێ. ئەو گەنجە دەستڕەنگینەی کە پلەی یەکەمی بەدەستهێناوە نامۆ محەممەد. ئەمساڵ سێم ساڵمەکە بەشداریەکەم لە خەڵاتەکانی ڕوانگەیە بە خۆشحاڵیانە ئیمساڵ یەکەم بووم لە دوایەوەی کە ساڵ یەکەم نەگەیشتمە فیناڵ لە ساڵی دووەمیشە گەیشتمە فیناڵ بەس بەڵام سێ بووم ئیمساڵ بۆ کۆتا ساڵ توانیم پلەی یەکەمی بەدەست بێنم. زۆر سپاسی دەستگای ڕوانگاکەم لەگەڵ ئەو کەسانی کە هاریکاریان کردوون بە تایبەتی خێزانەکەم و سپاس بۆ لیژنەی بەڕێزیش کە ئیشەکان هەڵبژاردم بە پلەی یەکەم. ئەو گەنجەی پلەی یەکەمی بەدەستهێناوە بریتیە لە درود محەممەد. بەرهەمیان جارم بریتی بوو لە کۆکردنەوەی زانست ژینگە سەلامەتی مرۆڤەکان لە ڕووی تەندروستیانەوە و هەروەها ریسایکلینگ توانین ئەو شتانی کە ڕۆژانە خەڵکی سوودی دەنابینێیان فڕێ ئەیاتە دەرەوە ئێمە چۆن سوودی لێرگرین چۆن لە ژیانمان بەکاری بێنین بۆ پەرەبێدانی ژیانی خۆمان بۆ ژینگە و بۆ هەمووان. زۆر سپاس. پلەی یەکەم بۆ بەشی چاکژەنی میوزیک ڕێهات حەمەعەزیز. من هەموو کات باسیەوەکەم کە هیچ کەسێک نییە لەم دنیا بێ بەهرە بێ بەزەوەی کە ضرورە بیزانین کە بێ بەهرەی خۆمان دۆزینەوە بۆیە من زۆر خۆشحاڵم کە لە ڕوانگەیە بەشداریم کرد و هیوادارم هەر کەسێک کە بەهرەی خۆی نەدۆزیوەتەوە بە دوایە بگەڕێت و بەهرەی خۆی دۆزێتەوە. دووبارە سپاس بۆ ڕوانگە و سپاس بۆیەوە. خۆشەویستان ئێستا ژەچینە لای کۆتا دووبەشی خەڵاتەکانی ڕوانگە. ئەو گەنجەی پلەی یەکەمی بەدەستهێناوە دەبێتە براوەی خەڵاتەکانی ڕوانگە بۆ بەشی کورتە فیلم یاد بەیاد.
سپاسی ڕوانگە دەکەم بۆ ڕێخستنی ئەم خەڵاتەوە ئەم میڤێنتە بە بڕای من بن زۆر سوودیە بێت بۆ گەنجەکان و هانیانەدا تاک و بەشداری بکەن لەم جۆرە کارانە و بەرە بە بوارەکانی خۆیاندا. ئەو گەنجەی بۆتە خاوەنی پلەی یەکەم. ڕێبین حەکیم. تەسەوڕەکەم بۆ کارێکی کە توانیمە پلەیەکەم بەدەست بێنم ئەو چیرۆگەیە کە لە پشت وێنەکەمەوە هەبوو کە هەم چیرۆگەکە و هەم کاتی گرتنی وێنەکە شتێکی زۆر سڵتۆکت و کڕبوو بەڵام بەرحەڵ پێم وایە شایانی یەکەمی بووە من نە وێنەکە چکە ئەوەی کە وێنەکە ئیا بەدەستەوە زیاد لە وێنەکە زیاد لە شتێکی ڕۆتینە باز دەوا کات کە سەردەمێکە بۆ تەنها هۆکاری ڕاگەاندن لە دەرەوە ئەو ڕوودان لە دەرەوە ڕوێن بۆ ناوە ڕادیۆ بۆەوە ژن زۆر بە سادەیی بە شەڕواڵێکەوە ئەرکەکانی خۆی ڕاپەڕاندە و شان بەشانی پیا و ئەو گیرروگرفتان لە ژیان هاتووشێ بوو بەڕێیان کردو زۆر سپاس بۆیە و ماندوو نەبن. لەگەڵ خەڵاتەکانی ڕوانگە داهاتووت بنەخشێنە.